چێن لای هەواڵێکی دیکەمان کە ئەویش لە شاری هەولێر پێشەنگایەکی تایبەت بۆ شێوەکار محەممەد ڕۆستەمزادە ئەکرێتەوە. پەیمانگەی گۆتا بە هاوبەشی گەلەری کەونارە پێشەنگایەکی تایبەتی شێوەکاری بۆ هونەرمەند محەممەد ڕۆستەمزادە کردەوە. پێشەنگاکەی پێک هاتبوو لە 35 سابلۆی قەبارە جیاواز کە گوزارشتیان لە ژیان و ئادابی کۆمەلگا کرد، بە تایبەت لە قۆناغە جیاجیەکان و گۆڕانکاریەکانی سەردەم بە پشتبەستن بە هونەری شێوەکاری. لە لەدوانێک هونەرمەند حەمە هاشم باسی لە ستایل و شێوازی کاری شێوەکاری ئەو هونەرمەندە کرد کە تا ئێستا دەیان پێشەنگای تایبەت و هاوبەشی کردوتەوە. کارانی مامۆستانامەوە بەبۆ چوونی من هونەرێکی دەربڕین خوازی سەرفە، یعنی گزارش ئامێز یان بڵێن تعبیری کە پێ دەڵێن، بەڵام لە قالبێکی مۆدرن، ینی هەوڵی داوە کاری دەربڕین خوازی بکە لە مەساحەیەکی ئەبستراکتدا کە ئەوەش بۆ خۆی ئێستا لە دنیادا باوی هەیە. هەندێک دەبینی ڕەنجی زۆر زەق بەکارهاتوو لە ناو کارەکانی، ینی ئەوەش بۆ ئەوە دەگەڕێتەوە بە بۆ چوونی من کە ئەو کارە سات و ئەو بابەتانەی کە مامۆستانامۆ باسی دەکا بریتە لەو ئاڵۆزەی ئینسان کە هەمیشە بیری لێ دەکاتەوە و لە ناوچەی ئێمە کە کوردستانیان ئەو منتیقەی خۆمان کە هەمیشە جەنگ و شەڕ و ئاژاوە و هەتا کێشەی نەفسی ئینسانەکان خۆیان بەدەست قەیرانەکانەوە هەمووی کۆ کردوتەوە لە ناو هەندێک فۆرمی ئاڵۆز کە شێوەی دەموچاوی ئینسانەکان گۆڕاون بە جۆرێک لە جۆرەکان کە هەریەکەیان گزارش دەکەن لەو خەم و ئازار و مینەتیانەی کە لە ناوداخلی خۆیان هەیە. جاگەر تۆ بێی مەسەڵەن ئەو شتانە بکەی بە تابلۆ بیانکەی بە فۆرمێکی ئستاتیکی بەڕاستی هونەرمەندی دەوێتەوە. لەبەر ئەوە مامۆستانامە بەڕای من سەرکەوتوو بووە لە دانانی هەم ڕەنگەکانی هەم ئەو هێڵە ئاڵۆزانەی کە ویستوێتی وەکو دەربڕین لە تابلۆکانی بەکاری بهێنێ.